رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين، خاتم الأنبياء والمرسلين، نور هذه الأمة وضياؤها، وشفيعنا يوم الحساب. سڵاها ڕانی خۆشەویست بەخێربێنەوە لە ڤیددیۆیەکی لە یاری سنەوڕەنەر. ئەم جارە شاتینەوە بە شتێکی تازەوە سیارەی نوێ و ماپی نوێ. جا ئەم سێ سیارە مێناوە دوانیانم حازر کردووە، ئەمەم حازر نەکردووە. با بە قوتی کەین و هیوادارم بەدڵتان بێ وەک پشگیریەک لایک و سەبسکرایب لەبیر مەکەن. ئیشەڵڵا نەمانەوە بۆ 1000 سەبسکرایب خەڵاتی لەسرە. جا با سیارەکە بە قوتکەین ماپێکی تازەمانێنەوە ڕسمەکەی دائەنێم ئەگەر ویستان بەکاری بێن بچنە ناوی چیوە هەموو تاایە وانەمان نایە بابەیەکی تەرواژ نە تاایەکی تۆتە جوان ئەمە باش. جا جەماعەت پێشنیار و ڕەخنەکان تا بنووسن ئیشەڵڵا ڤیدیۆی زیاترمانە بێت. چییە؟ چی زیاوەگە؟ خۆ ئەمانە نازانم دەستکاری جێگە حەزم دی نییە. ئەمە ئەکسۆزەکەیەتی کامێ ئەم باشایی بینیە. ئەنجارەمێ چییە؟ نازانم وەچی باش بەس داێنین دەیڵە ئەم بۆنی دەگەیەتی ئەوە چیە؟ بۆنی دەگەشی بە هەرەوەی خۆی بێت. ئەمە جوانە تا ڕەنگەکەشی بگۆڕین بەچی ئەوە چی بوو؟ ئەو بەش دیەتی ڕەنگە زۆر جوانە بزانم سەوزەکەی نە ئەمە عیبی نییە با زۆرمان پێ نەچێ جەماعەت با بڕۆینە ناو ماپەکەەوە بڕۆ هەی کورت کوڕی کورد درێژ جەماعەت چیم کردو ماپەکە هیچ نەگەڕاوم بەس چیم کردووە ئەو سیاری یامێ خۆی هەرەونە هاتن تا گەراجەکەم کردو ئەوەش دوو سیارەکەی ترە. ئەوە چییە زۆر درێژە واتەکەشی لەو لاو بۆسێ. جەماعەت بە درۆتان ئەرز نەکەم با بڕێن بۆ ئێرە ئەبێ ماپەکە بکەین زانەوە کوێ دیارم کردو بەما ڕێن زانم سەی ناوگەشی کەم ناوگەشی خۆشەوی جێی نەفەری زۆرە خوا دایناوە لە کوردستان ناویبی بۆ سەیران جێی نەفەری زۆرە. بەڵام ماپێکی خراپ نییە دەتوانی بۆ چاڵنج و شت بەکاری بێنی بۆ هەنێشت بەکاریەت بۆ فێربوون و تاقیکردنەوەی سیارە ئۆشتانە چونکە قڕشتی زۆرتیە. جەبا ئەمەشکەین و بزانم چیترم بۆ کردو خەریکاڵە گەڕێتە چی بوو زەرەری لەگە من پێ خراپ نییە تا ئیسەش زایکی نەمە چیمان بکاتەوە زانین زۆر گەورەیە چی بوو زۆری خەلەل لێیە ئەوە چیە شوێنە ئەمە جادەیەکی تر دەرکە و لەگەڵ چیترە جەماعەت ئەچم بۆ ئەمەش ئەنجا بەوانیتر کە تازە دوور کەوتومەتەوە بە سیارەکانی ترەشم چی ئەم هەموو شتە دایانناوە جا کاکە بۆ دێکدان دانانێ هەر یەک ماپەکە کات و تەواو ئەم شاردنەوەی بۆچی ئەمە دەبڵەکەی ئەم ڕەق داناوە دەم دوو جۆری هەیە نەرم و چۆنەڵی ڕەخات ئەوەم بۆ داناوە هەر زەرەری لێکوێ بۆیە زۆر بەرزی نەکەیتەوە باشە
ئەو تۆزێ نزمتر ئەمانە خۆشن بۆ تاقیکردنەوەی سیارە و بار ئەو قڕان زیر ڕێگاکەی درێژ بوو نەمزانیەوە نەهێنێت تاقی تەقیەوە تای تەقێر بەجدی تاکە سوور بووە لە لای چەپەوە ئەوە زۆر خراپە لێبێت تازە با من بڕوام 300 مەترش شتێکی بینی چایکی دەوڵەکەشی خراپە بێ زانبوونەوە ئەو باشە نەنە شتێکی زۆر بەخۆت و باشە بە زەمان باید ڕێباریشی هەبووە بتوانیا شتکەیت و دواگەی بۆیان دانەنەوە شتێکی باش نییە وەڵی مەگەر بۆ سیارە ڕاکێشان بڵێ سەریع ئیشە بەشی خۆی بە ئەم تاوەرەش بکەینەوە لەبەرەوەی کە تاوەرەکان دەکەیتەوە زیاترت بۆ گرێتەوە مابەکانی خۆی ڕەشە تاریکە کەچیوە تاوەرەکان هەمووی بۆ گرێت زانام چی لێ ئەمە شوێنێکی ترم بۆ گراوە ئەمە ئەو بەریژادە و ئەوە شوێنی باربردنە ماپەکە زۆر گەورەشە جا بچم بۆ سیارەیەکی تر هەر لە ئێسەوە سیارەکە بگۆڕین ئەمەش هامەر وابزانم شەحنەکانە ئەمە تازەن شەحنن ئەوە چییە؟ وەرە عەیبە تازە زنجیر ئەمە چییە؟ وەڵا جەماعەت چەقی ئاینەوە هەر لە جێ خۆیە یەڵان دوایی دەستکاریەکەی نۆزایەکی نەمە شەڕوە نەنە ئەم بۆیە یەکسەر وا چەقی چاڵنجەش ئەکتیڤ کەم زانم چییە ئادێزام چی بوو باسی سیارەیەکی کرد ئێستا چم بە ئەو لایە سیارە و ئەو سیارەکە لەکوێ یادەی برا کەواتەوە چمە مەرحەلەکەی خۆمان چاڵنجەکەی خۆمان با بڵێ ئەم کاتەی زۆر ناخۆشە هەروایە ئەوەش ئەمە خۆشە بۆ ئۆفڕۆ جەماعەت تۆزە سەریع زانم ئەڕوا زیاتر بچووکە کامێراگەر ناخۆشە بێت نەنە سەریع دەورە بینێت خۆشترە نایەڵێ بچەقی هەر یەکسەرە ڕوات قاپی پێوە نیەم و ڕێگانیە بەسەری چاومە وەڵی خۆ خراپ نییە و باشیش نییە ماپەکە هێشتا زۆر شت ماوەمان دەربکەی بزانین چۆنە جەماعەت چی خۆش بوو مێکزەمینی تێبهاتە مێکزەمینی یعنی ڕێک ئەسڵەوەی خۆمان باروشتی پێ بێ زۆر جوان دەرەچوو تیایەتی دەبڵەکەی تیا بڵێن دەبڵ کابینە بەڵام خۆش نییە سی دەبڵەکانی ئەمێشتی لێت ئەوە زۆر خراپ ئەو قڕە زۆر زۆرە بابزانەمە سەریع ناچەقێ ئاگاتان لێیە وەڵی برا چاکڕوە مادەم بووە هەڵگەڕە بە هەموو شوێنێکە هەڵک زانم چیمێترمان وەکراوە ئەوە سیارەیەکە لێرە ئەوە چییە؟ بەزەم شتی بۆ بێ سیارێک وڵی نازانم
ئەزام وسێنە ڕۆم بکوێتر ئەمەش هەیە و ئەوەش سیارە چاڵنجەکەی با بچین ئەم تاوەرێتش بکەمەوە کە جەماعەت ئەو هامەرە بە قووەتە بەس یعنی قووەتەکەی یەزانی بۆچی باشە بۆ هەوراز نەک بۆ ناو قوڕ ژێریان نزمە بە کەڵکی ناو قوڕ نایە ئەها ئەمە خۆی هەر عەسڵیە و شوێنانەیە فیلێکسەکات و ئەوشتانە لەکوێ بچین برا خوڕە یانمان یان نەما بڕۆ بەرە فلیمی سوودان هەی ناکە ئاوا جەماعەت دەبێ سولف لێ نەیت یعنی هەوڵ نەیە بڕۆێنە سولف لێ مەکینەکە هەر تەواو ئەکوشێتەوە هیچ بە هیچ جۆرە هەڵ ناکرێ هەوڵ دەبێنیتە دەرەوە ئەم با بێتە دەرەوە ئەستا ڕێک ئیشی بێکەمەوە لەو لاوەڕۆ نەکەی و بۆی لێ هاو هەی ناکە ڕاستیەکەم دەیبڕۆرە دووە بژیت ئەم سیارە چاک زۆربەی سیارەکان هەر بۆ باشن بەو نەگە خۆ حەزت لە سیارێکیان بێت دوتر سیاری باری پێ بەڕابکێشیت لە چەقیت زۆربەی جار سیارەیە سەریع دەورەوی نیسەم سیارە سەریعیشە و بە قوتیشە ڕاستە بۆ ناو ئاو نابێت نزمە بچووکە بەڵام بۆ ناو قوڕ و بەفر و ئەم شتانە لەوانەیە حیات جەماعەتەوە هەمووی قوڕە ناڵێ بچەقێ سەریعە سەریع یەکسەرە ڕوە ئەی ناوایە سیارێکی تر یەکسەر هەڵیە واسێت بەرزیشم بەس فیلێکسەکە ئەوە دەبڵەکانی ئەم جا با بێن لەم یاڵە بزانمە ڕوا بە تای بەژێرنەوە چییە ڕۆ ماشەڵڵا چاکە ڕۆ نانا شتێکی باشە دەی بڕۆ لێرەوە جاخۆ لێرەوە بڕایتە هەر ناگیری جەماعەتەکەتان لێ عەمودی یعنی تر نازەم چۆن ڕووی هەڵ نەگەڕاوە بەخوا برا شتێکی باشە ئەوە تاوەرەکە لەم ناوەیان نییە پێم نەپەڕانەوێ نانای لەبەردەمانێتەوە جا جەماعەتە بانزی خواردنەکەشی زۆر نییە ئەو هەموو پێی سوڕامەتەوە تقریبا خەریکەکی دە 30 لیتر ئەمانە باشن شتێکی باشە بەجی ماپەکەش بیرم نییە ماپەکەش خۆشە چونکە ئەو ژەرمۆدە تازە هێنامانە وەکو تاقیکردنە سێ و جێ ئاگرێکە خۆشە ئابراسێ و چاڵی ئەو دیو ئەو لێو بار بێنیتە سەرەوە بیرۆکی چاکم بۆیە تا دیوزم ئەوە چاڵنجە ڕێک ئەو دوو عارەبانەیە پێم وا بێت ئە سیارەش هەڵگەڕاوەتەوە ئەمە ئەو سیارە لە بەردەمانە گل بووەتەوە چاڵنجەر نە هینە چێڤرۆلێت جەماعەت چی بکەم هەستان حەزەکەن چی بکەین چەند دەقەیە 4 هەستاکەم جارێک هەمە سیارەکە تریش دەرناچێ جا با هەر بەمە شتێکی تریشتان بۆ بکەمەوە با بڕۆم بۆ ئەو سیارە ببینم
من باربرنیشی تیا بێ خۆشە لەوانێت تۆزە دوور بن شوێنەکانیان ئەو نیدی قەتما هەنێ ماپی تایە سەبەر منە پێشتن ماپێکمدا نابوو پایلۆگە شتێکی وایە ئەوە زۆر خۆش یەکسر لە پەنای خۆیەتی سیارەکەشم جێڵە یەکسەر لە پەنای خۆیەتی ئەتوانی بارەکان هەڵگری ئەوەی نایە بچیتە ئەو نەخوارەوە و نازام چی ئەو نە دوور بکەویتۆ لە سەرەتا هەر لە سەرەتا بارەکەی تیاکسە کاکە بۆ منێت تۆ حەزەکەی ڤیدۆیە شتێ بکەی بە سیارێکەوە باری تیاوێ یەکسەر نزیکە بزایکنی ئەو سیارە چیە لێرە زانین بێن سەرەوە وەرانە ڕەکەوتە دەچ شوێنێ شوارەتە یاڵا بزایکنە یێنێت لەوە ناسێدە یەڵا بە دوای خەریکە لە گەڕێتە هیچ ناکە لە مەکینەکەی کێشەی تیا یعنی هەڵگەڕاوەتەوە ئەخ بە پێشی شابڕۆ مێسە لەوانەیە وا بڵێن هەڵەگەڕێتە جازانی چی لێگەین ئەوە تۆزی لەولاترەوە شوێنێکی ئەوەدانەوە هەر دەرنایەدا تۆزە ئاوە بە وینجەکە ڕایکێشین ناکەی خەری بوو زۆر باشێنام بەڵام زۆر خراپ بوو نەکەی سیارەکە نەڕواتەوە خوارەوە قینە پێچی گرێتەوەم دیوە زۆر چاکە ئەیڕۆ ئەمە بچێت ئەگە جەماعەت ناچێ بەدایکی نایەت نا تاوا هەڵ ناگەڕێت ئەو لەوێ دایانێم ئەو بۆ جارێکی تر چاڵەنجەکە تەواوەکەین با بچم ئەمەش بکەمەوە ئیتر تەواو یەکەین لەوێ مانی کەس داوایان کرد بۆ ڤیدۆکان تۆزێ زۆرتر بێ یعنی دەوری نیو سعاتێک بێ وا درێژەکەمەوە ئەینا من لە خزمەتانە ئیسەش لە خزمەتانە هەر جا ئیشەڵڵا با بڕۆین کامێراکە و ناجوڵە نازانین چی چی جا هامەڕەکە ئەگەر جمهوری هەیە ئەگەر ئەڵێن لە ڤیدۆیەکی تریش هەدایانێم کە قوڕ نەبێ شوێنەکە ئەدڵی ئێوە بە چیوە چاڵ شتێکی وانە زێڕە زۆر بەخۆشی پێ هەڵەگەڕێ مەکینەی بێوە نەما جەماعەتەمە گەشتی نێراش زانم چیترم بکراوە ئەوکوێ ئەوایە ئاوا بخۆی چیە شتەکان ئەمە چاڵنجێکە ئەمە ژەوەیە کە یەخەیتە سەر بار و شتەکانە بێ تۆزە ناڕەحاتە لەگەڵ چیتر
ئەمە شوێنی بارکردنەوە ئەمە تەنکەرێکە و ئەمە ژەر ئەو بارەکانەکە دایانەی ئەم ماپە چۆنەڵی هارد مۆدە ناڕەحاتە هیوادارم باشتر کرێ زام سیارێتە چیم پێ ئەمە چیە سیار ئەوەی خۆم ئەمە سیارەکەیەوە ئەمە چێورۆلێتەکە زام لێی خوڕم نە بۆ چاڵنجەکە ئەکتیف کراوە ئەوەدەم ئەگەر بیشی ئەمە ئەبێ بەهی خۆم جەماعەت با کۆتایی پێبێنم هیوادارم ڤیدۆکەتان بەدڵ بێ لایک و سەبسکرایب لەبیر نەکەن و ناوی ئەو سیارانە بنووسن کە حەستان لێ بەس هەبێت ئەیەنە میگیان هەر لەگەڵ ئەپدەیتێک هات ئەو سیارە بێت ئێستا من لەگەڵ ئەپدەیتە هاتووەدام تازەیە یان تازەیان کردوێتەوە ئەلمیم ئەپدەیتی وات و تازە بێتەوە ئیتر ئەوە تەقیکەینەوە ماپەکەش تازە بوو خۆش بوو خراپ نەبوو بەس تۆزی ناڕەحات چاڵنجەکانی جا هیوادارم بەدڵدان بێت تا ڤیدۆیەکی تر و پارتێکی سنەوڕەنەریش هەر بەخوای گەورەتان نەسپێرم لە خۆشییا بن و خواحافیز